ئازان و خۆشەویستانی ئێمە لە هەر کوێکنەوە بەرنامەیە بینن سڵاوتان لێبێ بۆ هیوایی کە بتوانین لە جارێکی تر لە بەرنامەینەوە کۆمەڵێک بەستە و مەقامی خۆش کۆمەڵێک باس و خواست لەسەر مەقام ڕەسەنەکانی گەرمیان بۆ ئێوە ڕوونکەینەوە بۆ هیوایی بینەرمان من لەم بەرنامەیەش چونکە دڵنیابن گوێتان لە دەنگێکی پڕسۆزە بێ دڵنیابن گوێتان لە کۆمەڵێک باسی تایبەتە بێ لەسەر مەقامات هەم بە شێوازێکی زانستی هەم بە شێوازێکی زارەکی لەوەی کام ناوچەی ئێمە دەوڵەمەندە بە جۆرەها مەقامات کەناڵی کەرکووکی شوەکێکە لەو کەناڵانەی کە لە کوردستانە ئەتوانی بڵێن تاکە کەناڵە زۆرترین خزمەتی بە بابەتی هونەری مەقاماتی ڕەسەن کردو لە ماوەی دامەزراندنەوە تاوەکو ئێستا بە خۆشحاڵیشەوە لەم بەرنامەیە میوانداری کۆمەڵێک هونەرمەندی بەڕێز و خۆشەویستمان کردو یەکێک لەوانە دەنگێک لە قادر کەرەمی دڵنشینەوە دەنگێک کە هەمیشە ئەتوانین بڵێن ئێستا بووەتە میراتگری علی مەردان و سەلاح داودە و هونەرمەندانی ڕابردوومان کە ئەویش کاکە حوسێن قادر کەرەمی یاخوا بەخێر بێت. میوانی دووەمان بەڕێز و خۆشەویستمان مامۆستا چالاک سەدیقە کە ساڵانێکی زۆرە خزمەتەکە لە بواری هونەرە و بە شێوازێکی ئەکادیمیانە ئەتوانین بڵێن سەدان خوێندکار لەژێر دەستی ئەوە ئێستا ڕێچکەی هونەریان گرتووەتە بەر و یەکێکن لە هونەرمەندانی کوردستان. جارێکی تر سوپاسی برایانی میوزیکەکەم کاکە ئاراز ڕەفعەد و کاکە ئاراز کاکەی و کاکە عەدنان شەویاری خۆشەویست کە بە ئامێرەکانیان لەگەڵمانن. ئەمەوێ سوپاسێکی زۆریش بۆ برایانی پشت کامیرە بکەم کە زۆر ماندووە بن تاوەکو ئەم بەرنامەیە ئامادا بێ. کاک حوسێن ئێستا لە گەرمیان لە کوردستان نەتەوێ ئەڵێن حوسێن قادر کەرەمی بە دەنگەکەی بۆتە میراتگری هونەرمەندانی ڕابردوو لە مەقاماتە تۆ چێڵی؟ وەڵام من سوپاس دەکەم بەڕاستی مەقاموتنەوە ئەرکە لەسەر هەموو هونەرمەندێک ئەوەی کەوا من لێی تێگەشتومە جارێت دوانی ترش لە بەرنامە باسم کردووتمە هونەرمەند دەوێ بگاتە ئەنجام ئەبێ بزانێ مەقام جا مەقام شتێکی پیرۆزە شتێکی ڕەسەنایەتی باو با پیرانمانە کەلتوری ئێمە زۆر گەورەیە کەلتوری ئێمە زۆر جوانە بە تایبەتی ئەگەر یعنی مەقام پارێزراوە بێ کەلتوریش پارێزراوە لە لای من واگەیەنێ. مامۆستا چالاک هەموو کەس دەتوانێت مەقام بڵێ؟ باوەڕ ناکەم یعنی ئەبێ سەرتاو کەسە دەنگ خۆش بێ یعنی توانای دەنگی و مەساحەی دەنگی زۆر گرنگە بۆ گۆرانی وتن و بۆ ئیتر مەقام بێ یان هەر بەستە و ئاواز و لەو جۆرانە بێ. من ئاگادارم کە ماوەیەکی زۆرە جگە لە پیشەکەت کە لە پەیمانگای هونەرە جوانەکان بووی لەگەڵ چەندین گروپا لە سلێمانی لە هەولێر لە کەرکووک بەشداریت کردووە سەرقاڵی کتێبێکی یاخود بڵێن توێژینەوەیەکی لەسەر مەقامات ئەوە گەیشت بەکوێ ئێستا کارەکانت لە چیایە؟ بەڕاستی زۆری وام نەماوە بەڵام کتێبەکە چونکە زیاتر ئەمەیە پەروەردەی هونەری مەقامات بێ یان توێری مۆسیقای کوردی بێ بەڕاستی پێویستی زۆر بە نمونەی ئەکادیمیانە هەیە یعنی بۆ نمونە کە من باسی مەقامی نەوا بکەم باسی خەنەبات بکەم باسی هەر دانەیەک بکەم باسی کورد بکەم ئەبێ کۆمەڵی گۆرانی کوردی و ئاوازی کوردی لەو مەقامەیە هەبێ لەو پەیژە و سکێڵەیە هەبێ خشتەی بۆ بکەم بە پەیژەی مۆسیقای بنووسمەوە یعنی تەنانەت بۆ ئەو کەسانە دەست بدا کە نۆتەش نازانن یعنی نەک هەر بۆ ئەو موزیسیانانەی کە دەرچووی پەیمانگا و کۆلێجەکانن یا نۆتە بزانن. بەڕاستی ئیشەکەم تۆزێ سەختە لەبەر ئەوەی ئاواز و مەقامی کوردی یان مەقام ڕۆژهەڵاتیەکان بە هەموو سەرەکی و لقوپۆکانەوە ژمارەکەیان زۆرە منیش ئەمەوێ ئەوەی کەواوەکو کورد بەکاری هێنین ئەوەی کەوا لە مۆسیقای ئەم دەوروبەرە هەیە هەمووی نووسیوەتەوە بەڵامی تر هەر خەریکی جوانکاری و بتەوکردنی بە هیوای سەرکەوتن بۆ هەر کاتێ ناوی قادر کەرەم دێ یەکسەر ئێمە دەنگی خۆش دێتە گوێمان قەتار و خاوکەر لەگەڵ ئەو سۆزەی کە یەکەن سروشتی جوانی ئەو ناوچەیەمان دێتە پێش باشە بووە ئەنی جیاوازە لە ناوچەکانی تر. قادر کەرەم بەهۆی ژینگەکەیەوە ئاوی ڕوخانەش تێپەڕێ بەناو قادرکەرەمە هەلەکە لە دەربەنینەوە دێت دەربەنی دێ لێژەوە دێت ئیتر لێەوە باسەڕێی پێڵێن تا ئاگاتە نزیکی بە مەحەبارام و قایتەوەن گوندی قایتەوەن ئیتر لەوە دۆ ڕوخانەیە تا تێپەڕێ ئەچێتە زەرگە و ئەو ناوە شارە ڕوا ئەمجا بەهۆی زۆربوونی مەقام بێژ لەو سنوورە ئێستا چەند ناوێکت وابزان بەبیر دێنمەوە ئەگەر ئەوانەی کە لە یادم مابێ ڕەنگە مامۆستا چالاکیشە و ناوانەی گوێ لێ بوو بێ کاکشکوور خەیات کە یەکێک بوو لە
ئەتوانم بڵێم سەر خافڵی هەموو کوردی ناسێ بێژانی هەموو کوردی ناسێ شانازیی پێوەکەن هەمومان وەکو کورد ئیتر زۆر مەقامێژی ترمان هەبووە زیاتر هۆکاری ئەوەی کەوا بە بیرەوەری من هۆکاری ئەو زۆربوونی مەقاموتنەوە و مەقامبێژ و ئەوانە تەکەی بەرزنجە بوو تەکەی شێعولکەریمی بەرزنجی لە قادرکەرەم شەوانە لە دوای ذیکر و تاعەتی خوای گەورە دانیشتنە ئێتر مەجلیسیان بەستووە دانیشتوونە جا وەکو تەکەی پیری قەرەچێوار وەکو تەکەی پیری قەرەچێوار لە قادرکەرەم شێخانی بەرزنجە شەوان کۆڕ و مەجلیسیاندا ئەنا دوای ئیتاعەت و نوێژی عیشا ئەوانە ئیتر هەر یەکێک لە لای خۆیەوە بەدەم قاوە خواردن و چا خواردنەوە یەکێک قەتاریە و یەکێک ئیتر قەتار و خاوکەری ئەو دێچێک لەوانەیە لە میوانەکانەوە مەسەلەن دەروێش و یان میوان و یان حتا زۆر جار ڕەنگە مەلاکان یان ئەو مەلا ئەدیبانەی کە ڕەنگە لە سنە و لە شارانی ترەوە یعنی ئەو هاتوچۆیە لە هەموو کوردستانە هەبووە بەڕاستی ئەو بیر و ڕاگۆڕینەوە چی لە ڕووی ئەدەبیاتەوە چی لە ڕووی ئاواز و مەقامەوە نەک پێم وایە یعنی ئەو شوێنانە مەدرسەیەکی مۆسیقاین مەدرسەی ئاواز و مەقامن ئەو تەکیانە چۆن باس لە تەکەی تاڵەبانیە کرێ بە ئەو تەکەی شێخ حەسەنی قەرەچێوار لە بوانە مێژوویەکی دێرینی هەیە بەس بە بیرەوەری ئێمە باپیرانی ئێمە شێعولکەریم بەڵام من یەکێک لە ناوەکان ببرە قسەکە بە شەکر پێ بڕم لە کاک سەلاحی پەرلەمانەوە بڵێن بیستومە ناوەکەی لە ناو مەقاماتە لە کۆنایی بڵێن 100 ساڵ و ئەولاتر لە ناو کتێبەکانە مەقامی زەنگەنە هەیە ئەگەڕێتەوە بۆ مەلا تاهیری زەنگەنە مەلا تاهیر ئەڵێن برای مەلاوەلیە ماوەیەک ینی کۆتایی ژیانی یا چەند ساڵێک لە ژیانی لەوێ بەسەر بردووە لە قادرکەرەم ئێوش کەسێک بە لە کەڵا هونەرمەندەکانی ئەو بوارە چکە لە کتێبێکی عوسمانیان ناوی ئاوازی زەنگەنە هاتووە کە ئەڵێ هی کوردستانە یا ئەڵێ هی ویلایەتی مووسڵە هی کوردەکانی ئەوەیە لە 120 ساڵی پێشی سەو کتێبە چاپکراوە من هەمە تەرجمەکەی مەبەستم لە قادرکەرەمە ئاوازانە بە جوانی تیاسەری هەڵداوە لە ناو قادرکەرەمە لە زۆربەی گۆرانیەکانە هەر کاتێک وشەی ڕوخانە ئاماناتە پێش چاومان قەتار و خاوکەرەکەی حوسێن قادرکەریمان دێتە ینی چی وای کردو لە زۆربەی ینی ڕەنگە زۆر جار دانش بێتم لەگەڵ تۆ یا گوێم لە دەنگت گرت بێەوە خەڵکانی تریش سێرەکەی لە زۆربەی بەستەکان مەقامەکان ئللا دەستەواژەی ڕوخانە بەکارێنی بووە بەخوای ئەمە ڕوخانە شتێکی جوان بوو بەلامانەوە ڕوخانە ئەو کاتێک ئێمە ماڵمان لە قادرکەرم بوو پێش شاڵاوی بەدناوی ئەنفال وەک سەیرانگا ئێواران خەڵکە چوە سەر و بێستە لەسەر ئەو خڕە بێستانیانە کرد ئیتر بەم بەرچەمەکە و بەرچەمەکە خەڵکە بوو ئیتر ئێوارە چوە سەر و بێستانانە هەتا دەوری دوای نان خواردنی ئێوارەش کاتی بەسەرە برد لەسەر ئەو بێستان و هەریەکتر وەک سەیرانگایەوە بوو هەمیشە لە زۆر شوێنانەوە خەڵکە هات بۆ قادرکەرەمەوە ئێستش هەر نەورۆزەکان تەماشاکە ئەو ڕێگای قادرکەرەمە چەند قەڵە باڵقە و لەسەر ڕۆخانە لەدایک بووم کاک حسێن بەڵام لە گوندی قرخ لاکێتە قرخش هەر لەسەر لەسەر باسەڕێ بنەماڵە باوین ئەوی سەرەکەوێتە سەر ڕۆخانە واتە عەکسێک دەربۆیان هەیە نانە هەر لەدایک بووی ئەوێ بەشێ لە ژیانم لەسەر ئاوی بەس ئێمە لەوێ پێمانوت باستەڕە لە باوەشمان ڕۆخانە بڵێ دەستی مامەسا خۆش بێ بەڕاستی مامەسا پیاوێکی بەڕێز و ئەمجا مۆزیک ژەنێکی بەناوبانگە بەتوانایە ساڵانێکی زۆری خزمەتە بەتاچی من پێم ناخۆش بوو خانە نشین بۆ ڕۆژە پێشیم بود ینی وتم لەبەرەوەی کە لەم کاتەیە هونەر پێویستی بە ئێوەمانانە خۆمانکەخانەی هونەر نابی دەستبەرداری هونەر کاگەڕاست و خانەنشینبی دەستبەرداری هونەرەبی کاگەرا جەناشین کاگەر ناجە نابێت ئەوە تا ئێمەش وا عمرمان خەریکە وردە وردە ئەکشێت و هەتا خوای گەورە عمرمان پێ ببەخشێ ئێمەش دەستبەردانی هونەر نابین بە پێی توانای خۆمان هەر کەرینێک پڕەکەینەوە ئینشەڵڵا قسەکانمان خۆش و باسەکان خۆشەوە زانم خەڵکیمان لێگرێ بەڵام لەگەڵەوەی جارجار بۆەوەی کە سوکنایە بێتە دڵمانە ویستم ئاماژەیە بە شتێ بکەم ببرن باسی ماوشکر خەیاتمان کرد باسی حەسەن گەرمیانی بکەین باسی حەسەن گەرمیانی پیاوێکی زۆر ئیتر هونەرمەندێکەکەەوە هەموو کوشانازی یەکێکە لە کەڵە هونەرمەندەکانی بەڵێ ئەویش زۆر جوان ئەڵاوەی سیەکەی زیندوو کردوەوە ئادای کردووە مامەسا ئەگەر
بەڵێ من بە جوانی گوێم لێ گرتووە ئەو ئەڵاوەسیە هەرچەنە تۆمارەکەی گەڕێتەوە بە ساڵی 1974 بڵێ لەگەڵ مامۆستا ئەنوەر وری ئەحمەد ئەو کاتە ئاوارەی بەشی کوردستانی ڕۆژهەڵاتە بن لەوێ تۆماریان کردووە پێم وایە قەتار ئەڵاوەسی قادرکەرم لەگەڵ ئەڵاوەسی ئەم لا تۆزێ فەرقی هەیە یعنی لە ڕووی تام و ئینەوە زیاتر بەلای مەقامی عەجەمادا داشکێنێ پێم وایە دێنەوە سەر ئەمانە باسەکانمان بەردەوامیە بێ با ئێستا گوێمان لەو دەنگە ڕەسەنە کوردیە بێ فەرموون لە خزمەتان ئابم ئینشەڵڵا جينا ملانا ملان جينا ملانا ملانا جنبي لدوري لكان كسماي أمان ماني هل كان قور ماي جنو قداي جنو قداي خاك وسناي جنو قداي خاكو سن وزا سنفايرا نراقي جواب نجاي قفتارا اي خوال كيبا أي وشني شاما بيباشو أي وشني شاما بيباشو بدل صوفي أو قلا أي بالكم رافا ريلا خو أي بالكم رافا ريلا خو هاي بارانا وبارانا أخاوي بارا جناي خوشا هاي هاوي بارا جناي خوشا بداني شيلا خوشا أخلا بيني قلوب ويا نوشا أخلا بيني
أخياري من شلا يا قيلا أخياري من شلا يا قيلا لخداي دافع أقدر بأن لا يدر دوب الله أقدر بأن لا يدر دوب الله هاي بارانا وبارانا أخاوي باراني بيا أخاوي باراني بيا أي خواجاري ناباري أخامان يا رب لا يا رب يا أخامان يا رب لا يا رب دەستان خۆش بێ هەر بژین بەخێر بێتەوە هەر بژی کا ئەو دەنگە هەر بمێنێ چاوەکەم کا حوسێنە زانی ئەمەوێت چی بپرسم چا ئەمەوێ ئەوە بپرسم ئێستا کۆمەڵێکی گەنج لە ناوچەکانی کوردستان بەتایبەت سنووری کەرکووک و گەرمیان و ئەوانە هاتونتە پێشەوە بۆ مەقامات بەڵێ وتەی تۆ چییە بۆ ئەوان بۆی ئەو ڕێژگە هونەریە هەروە بە زوندوی بمێنێتەوە وڵاوتەی من بەوەیە ئەڵێم خی گەورەتە من درێژیان کای شەڵا داهاتوێکی جوان پێشکەش بنێتەوەکەیان بکەن نەتەوەی کورد پاراستنی مقامەکان ئاماچەشم پێکە زۆر گرنگە ئەو گەنجانەی کەوا ئێستا لە مەیدانەکە ئەسپی خۆیان تاوەدەن حەزەکەم هەمیشە من ئەوەی بە من بکرێ وازانمەوە ڕێی هەموو جەنابیشتانە هەتا بتوانین پشتگیریان لێ بکەین بۆ ئەوەی کەوا ئەو کەلتورە لەسەر ڕەسەنایەتی خۆی بە پارێزراوی بمێنێتەوە بەڵێ قسەیەکی باو هەیە مەسەرەن ئەڵێن کە فڵان کەس نەما بڵێن کەڵە هونەرمەندێ ئیتر ئەو جۆرە مەقامەیان ئەو چەشنە کۆتایی پێدێت بەڵام ئێمە گەشتبینین لەبەرەوەی لە کوردستانەوە بە تایبەتی لە گەرمیانە لە کەرکووک و لە ئیتر لە کەلار و کفری و چەمچەماڵ و کۆمەڵێک گەنج هاتۆتە پێشەوەیان هونەرمەند ئەبینین ئەو هەڵگری ئەو میراتیان ڕاستی ئەوە جێ دڵخۆشیە کە ینی ئەمە دەما و دەم پشتا و پشتەر بەردەوام ئەبێت و مامۆستا ئاماژت بۆ شتێکرد زۆر جوان بوو دەما و دەم و پشتا و پشت یعنی زۆربەی مەقاماتی ڕەسەن هونەری ڕەسەنمان چکە شتێک نەبوو دیکۆمنت بکرێ و بمێنێتەوە هەر دەما و دەم و ئەوە ماوەتەوە ئێستا تا چەند پێویستە لەگەڵیشا بە شێوازێکی ئەکادیمیانەتر کار لەسەر مەقامەکان بگرێت چی هەنگاوێک هەڵبەتە هەنگاو ئەگەر بگەڕێنەوە بە 100 ساڵ پێشی سەر لەوە کە مامۆستا عەلی مەردان چۆتە بواری تۆمارکردنی مەقام و گۆرانیەوە لە پێم وایە لە 25 سەدەی ڕابردووەوە لەو کاتەوە ئەوە بە ئەرشیف کراوە خۆ دوای هەر ئەو نمونانەی کە لە قەوانەکان و تراوەتەوە لە ڕادیۆکان و لەگەڵ تیپەکانە دواتر بە شێوەی جوانتر تۆمار کراوە ینی ئەوە ئیترە بێ دڵنیابین لەوە لە فەوتان ڕزگاری ئەبێ فەوتان ئەو کاتە بووە کە تۆمارکردن نەبووە یعنی ڕەنگە ئێستا چەندەها جۆر جگە لە ئەڵاوی سی و قەتار و لەسەر قسەی جەنابی مامۆستا ئێسمە لە قادرکەرم ئەوە نەمان مقامبێژ زۆر بووە تۆم ناوەکانت پێ بڵێم ڕەنگە جەنابش بێتە بیر بەڵێ عەلی باوە بەڕەحمەت بێ محموود سەی ئیسماعیل ئەحمەد سەی کەریم لە چەند سوورخاوێکی تۆزێک کە مندامیش بوو بەڵام بەحر بوو لە شعرە لە زۆر شتا ئەوە نەمان ماشەڵڵا مقامبێژ هەبوو ئەگەر ئەو کاتە تۆمار بکرایە بۆ نمونە شێخ عەزیز بەڵێ پێما تۆماری هەیە بەس ڕەنگە لە ماڵان و نەکەوت بێتە بەرچاو ئەویشێکێکە لە بەڵێ بە تەجیلێکی بچوو دانیشتونەوە پێم وایە ئەوکو ڕێچکە وەکو مامۆستایەکیش ڕۆڵی بینیوە هەڵە نەبم کاک حەسەن گەرمیانی ڕەنگە زۆر ئیسفادەی لەو هونەرمەندانەکانی پێش خۆی کە ئەوان بە تەمەن گەورەتر بوونە لە هونەرمەندانە وەڵام من جگە لەو بۆچوونی تریان هەمومان ئەوە ئەزانین کە ئێستا هەر کەسێکە دەسەکاتە گۆرانی و مەقامانە ڕەنگە بەشێکی بەش خۆی مۆسیقا بزانێ یعنی زانینی هەر ساز و ئامێرێکی مۆسیقا خۆی لە خۆی ئەوە ینی ڕێگەکردنەوەی کە بەرەو ئەکادیمی بوونی ئەو هونەرە یعنی کە تۆ لەگەڵ هونەرمەندێکە قساقی ئەڵێ وەڵام من ئەڵاوی سییان قەتار خاوکرد لە لا ئێڵێم لە سی ئێڵێم و لە فلان پەردەیە ئەچمە ئەو تۆنە و
کە ئەو گفتوگۆیە لەگەڵ هونەرمەندانی موزیسیانەکە دیارە ئەو هونەرمەندانە ئێستا زۆر بە ئاگان و بەشێکیشیان دەرچووی پەیمانگەکانی هونەرە جوانەکانن، یعنی لەو گەنجانێک کە ئێستا وەکو بڵێن دەنگ بێژ و وەکو ئاوازخوان و هونەرمەندی دەنگی هاتوونەتە پێشەوە. مامۆستاوەی بینی بەتایبەت لە گەرمیانە، ینی بەتایبەت لە دوای 12 ساڵ پێش ئێستا بەو شێوازە نەبوو. ئێستا بۆ نمونە و گەنجانەی کە هەر دێنە پێشەوە سیرەکەی بە مەقام دەست پێگەن، ئەمە خۆی بەخۆی تا چەند دڵخۆشکەرەیە. هەڵبەتە ئەمە ڕەنگە ساڵانی پێشووتر بگەڕێتەوە بۆ 40-50 ساڵ پێشیستە لەگەڵ پێشکەوتنی دنیای هەندێک لە ناو خەڵکاوا بوو بێ کامە کەلتورێکی کۆنە کەلتورێکی کلاسیکی، یعنی دنیا ڕووی لە دنیای ئەوروپا و دنیای غەرب بوو، بەڵام گەڕانەوە بۆ ڕەسەنایەتی، گەڕانەوە بۆ کەلتوری نەتەوایەتی، هەم یعنی بەشێکە لە پاراستنی میلەتەکەمان بەڕاستی ئەو کەلتوری ئاواز و مەقام و گۆرانیە. یعنی شتەکە زۆر گۆڕاوە، ئێستا دیوێکی تری پیا کردو بۆ پاراستنی هونەر. من ئەتبینم زۆر جار دەیتە کفری، کەلار، خورمات و ئیتر ئاو سنوورە زۆر دڵخۆشە بی و هونەریە زۆر جوان پێشکەشەکەی، ئەمە ئەو سڕی میهنەیە بزانین ئێمە. وڵام مامۆستا گیان تەبەن کە دێنە گەرمیان بە تایبەتی کەوتر گەرمیانی پایتەختی مەقاماتی ڕەسەن بەلای منەوە من وەرم گرتووە. ئەجا کۆمەڵێکی خەڵکی خۆی دائیمان کە تۆ مەسەلەن مەقامڵی کە ئەو خەڵکی کە دانیشتونە گوێگرت بوون ئەوە نەیترە تۆ شتی جوانتر هانەدرێ. بۆ نمونەی سە یاریزانێک لە ناو ساگە هاندەران چەپڵی باشی بۆ لێ بدەن و زیاتر هەوڵەدا خۆی ماندووەکە زیاتر. جا ئەوەی کەلووە لەوێ جۆمان لێ ئەژیرێ لەوێ کۆمەڵێکە نخبەن خۆیان باش وەکو مامۆستا فەرمووی باش لە پەروەردەکراون لە مەقام تێ ئەگەن ئەزانن تۆ چی ئەڵێ، ئەزانن تۆ لەکوێدا ئابەزی لەکوێ بن پاڵ پشتە بن مەسەلەن یعنی دانیشتنە و جۆرە دانیشتانەی کە جەنابەت باسیەکەیەوە بەداخەوە و دانیشتانەمان کەمی کردووە نەماوە کۆمەڵە پیاوێکی جوانمان لە دەستا بەداخەوە یەکێک لەوانە ڕەحمەت بێ ئاشکور خەیات، کاک شکر حەمەی هەیەل، چەند های کەسی تراوە خۆشەویستمان لە دەستدا بەداخەوە. ئێستا مامۆستا سەلاح پەرلەمانمان ماوە بە خۆشحاڵی و لێکی لەم بەرنامە درێژی بووە هاوڕێی بەرنامەکانمان مامۆستا زۆر خۆشە. مامۆستا چالاک ئەگەر باسی ئەوە بکەین بۆ نمونە لە زانکۆ و پەیمانگاکان تاوەکو ئێستا یاخود با بگرنەوە بۆ تۆڕی کۆمەڵاتی لە گۆگڵ هەر شتێکە نووسی دێتە پێشت بزۆر بە ئاسانی، بەڵام کاتێکە نووسی مەقامات سێرەکەی چەند گرتە ڤیدۆیەکە چەند شتێکە، یعنی زانیاریکی زۆر لەسەر ئەوە نییە. ئایا ئەم کتێبەی تۆ ئەو کتێبەی مامۆستا سەلاح پەرلەمانەوەی عومەری باجەڵان کە چەند کەسێکی تر وەکو لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە لەسەر مەقامات نووسیوتانە ئەمانە بڵاو بێتەوە لە کوردستانە ئەتوانی ترێمە بڵێن سەر چاوی باشمانە بێت؟ لا هەڵبەتە ئەوەیشی تەنیا کەس نییە، ڕەنگە هەرێکەمان لە ڕوانگەی خۆمانەوە، ینی من لە ڕووی توێری مۆسیقایەوە باسی مەقامەوانە کۆ بکەمەوە لە کتێبێکە، یعنی هەموو ئەم ئاواز و مەقامانە بە چەنەها دی و شێوە پێویستەکە لەسەری بنووسرێ. یعنی بۆ نمونە کە باسی ئەڵاوی سیەکەی هەرەوە نییە لە ڕووی توێریەوە بڵێن ئەمە ئەچێتە سەر پەیژە و سکێڵی نەهاوەندیان، جۆرێکە لە نەهاوەندیات تێکەڵەیەکی لە ڕاستیایە ئەبێ بە وردی هەرچەنە من 15 ساڵ پێش ئێستا نووسیوەتەوە لە کۆمەڵی گۆڤار بڵاوم کردووەتەوە، نازانم بەڕاستی لە ئەنتەرنێت هەیە یان نا، ینی بەش ئەبێ ئەو مەقامە لە ڕووی تیۆری و لە ڕووی وتنەوە هەم پۆلینیان بکەیت، بەڵێ ینی گرنگە نۆتەکەی بنووسرێتەوە لەگەڵیشیان نمونە دەنگیەکان بخرێتە پاڵی، ینی کە تۆڵی ئەمە پەردەی یەکەمی ئەڵاویسیە پێم ئێستا زۆربەی خەڵک ڕەنگە لە یەکجیا بکاتەوە، بەڵام گرنگەوەی بە وردی یان باسی قەتارەکەی باسی خاوکەرەکەی ئەبێ کۆمەڵێ هونەرمەند کۆمەڵێ دەست و قەڵەمی جوان هەرێکەی لە دیوی خۆیەوە ئیتر بەڕاستی و کاتانە ڕەنگە شتەکە زیاتر بە پێز و پڕتر بێ لەسەر ئەو هونەرە گەورەیە. بەڵێ کا حوسێن ئێستا زانم قسەکانمان زۆر خۆشە لایەوانی کە بینەرمانن، بەڵام لەوەش خۆشترەوەیە کە گویان لە بەرهەمیەتر بێ هەم خۆمیش نەک بەس بینەران گشتمانەوانی کە لە دەور کامیرانەوانی کەم برایانی میوزیک هەمومان.
عزيزاري تشرف داي وخي تشرف داي وخي كسم دبواك هما يا وردواو قرد فاي قرميان كاك حسن جيان أحيا كردا والروح قتار وخاو كرازي دي سنة برانا تيكلبون لقلبا من بمرم هاجي روخا نروها زروخانا مناما نادى بوارا خيلي وحزرة خوا من شبكم دي دنيا رماخا دشتكي قرميان كاكي وكاكي هردكي قرميان كاكي وكاكي شنك تويلي بويا وبخاكي شنك تويلي بويا وبخاكي صوزلي وصوزلي صوزلي وصوزلي صوزلي وخانم بيرو بيتاوا صوزلي وخانم بيرو بيتاوا بخواني بوم دق شيطاوا بخواني بوم دق شيطاوا سرنا النيام ولا يناستا سرنا النيام ولا يناستا صوزلي وصوزلي صوزلي وصوزلي صوزلي وخانم صوزلي ودلي صوزلي وخانم صوزلي ودلي ساتخوابم قريب يوم يمضبم جات خوابم قريب يوم يمضبم ترسم بمرم نقم ومورا ترسم بمرم نقم ومورا هروق معموزين شيرين بوفايا هروق معموزين شيرين بوفايا صوزلي وصوزلي صوزلي وصوزلي صوزلي وخانم لا تبيزاني صوزلي وخانم لا تبيزاني خوم الرمزينا ومن توان باني خوم الرمزينا ومن توان باني دەست خۆشکاک حوسێن یاخوار ئاوەدان بێ چاوەکەمی بەڕاستی ئەو شوێنەمان هەر لە زۆر جوانەکەی بە تایبەت منتیقی قادرکەرم وانە سروشتەکەی جوانە بەڵام ئەم گۆرانیەش کە
دیمەنی ئەو ناوچانە پیشاندا ئەوەی تر بەردەوام هەر جوانێکە. کەسی بۆ خۆی بەش زۆر جوانێکە مامۆستا ئەگەر خاک نیشتیمانت خۆش بوێ جوانەکانی مۆسیقای کوردی ئاوازی کوردی وەڵام منەوێ پرسیاری لەکە کاک حسێن بکەم هەڵبەتە لە زۆر شوێنی ترم قەتار و خاوکەرم جۆلێ بۆ هیچ جەنابێت ئەو کاک حەسەنەمە بەستت کێیە کە ئەحیای کردوێتەوە والله ئەوە مەراقم بۆ ئەوە زۆر مەراقی خۆشم بم هەتا ئەو گۆرانیم کردواز دەنگەکەشم لای کاگارازی خۆشەویست خستە سەر وا بوو کاگاراز دەست خۆش کارێکی جوانت کردم مۆزیکەکەشی کاکە هێمن حوسێن هەر برازای ماوەسا حەسەن گەرمانی ئامادەی کرد بەڵام ئەوتی پێم باشە بڕۆی لای کاگەراز دەمقیتە سەری لەبەرەوە ئیتر منیش هاتمە لای کاگەراز خواڵ ناگرێ زۆر جەنابی چاوەکەمی دەستی هەمووتان خۆش بێ وەڵاو گۆرانیمە لە خۆشی ماوەسا حەسەن گەرمیانی تۆمار کردە و شعرە کە ئەڵەیە تەشریفت وە خەیر هەم هاوەردەوە گەردە پای گەرمیان ئەحیا کردەوە یان بەبەست و هەکا ویستم بیەنمەوە بە قارکەرم ئەلەوێ خاکەکەی ئاوادان کرد بەڵێ خۆی خەڵکیە بێ و کە حەسەن گەرمیانی کە لە قارکەرم پەروەردە بووە و گەورە بووە وازام خۆناغی تا سەرەتاییشی لەوێ تەواو کردووە ئەنجا خۆشەویستی ئەو گەرمیانەیە خۆشەویستی ئەم کوردستانەیە مامۆستا حەسەن گەرمیانی پیاوێکی بەڕێز و قسە خۆش و دەنگ خۆشە مەقامزان بە تاچیت مامۆستایەکی هونەرمەندێکی زۆر مەزنە بەلای منەوە پێم وایە بەلای هەموو کوردیشەوە جا ویستم لەوێ کلیپێکی بۆ بکەین ئینشەڵڵا بۆ ئەو گۆرانیە بە هاتنەوەی خۆی و خەڵکی قادرکەرەمیش بەڕاستی زۆر کەسانیش باشیش لەوێ پێیان ڕاگەیان دەموتیان کاکە ئەگەر بێت و ئەو کلیپە ئامادەکاریەکەی چی تەکلیفی هەبێت لەسەری من سوپاسیان دەکەم لێرەوە بەڵام مامۆستا حەسەن گەرمیانی بواری نەبوو بێتەوە جارێ دوان هاتەوە ویستمان لەوێ کلیپێکی بۆ بکەین ئینشەڵڵا ئیتر هەر لە داهاتووشە ئەگەر مامۆستا تەشریفی هێنایەوە زۆر جوانە بەهاری قادرکەرەم لەوێ ئەو کلیپەی بۆ بکەین و هەڵبەتە لێرە بەڵێ من وەکو ئەرزم کردی لە خۆشەویستی مامۆستا حەسەن گەرمیانی مامۆستا چالاک باسی شتێکت کرد سپاس کاک حسێنگیان بۆ زانیاریانە باسی شتێکت کرد وتت پرسیاریەوەت لە کاک حوسێن کرد ئەحیا کردەوە پێت وانە کاتی خۆشی ئەگەر بیرت بێت 1-2 ساڵ پێش ئێستا خۆمان پانێڵێکمان کرد لەسەر مەقامات و ئەو شانەی کە بەکارهێنێ بەڵێ ئەگەر باسی ئەومان بۆ بکەی بە تایبەت مەقامە ڕەسەنەکانی گەرمیان کە زۆربەی وشەی ڕەسەنی تیا بەکارهێنێ پێت وانە ئەمە پاراستنی دیالێکتەکانی زمانی کوردیشە کە لە ڕێگەی هونەرەکەەوە ئەکرێ هەڵبەتە خۆ ڕەنگەوە قسەی ئێمە نەبێ زۆر لە کەڵە هونەرمەندان سەرەکان ئەڵێن هێشتنەوەی زمانی کوردی بە زیندوتی ئەگەڕێتەوە بۆ هونەرەکەی بۆ ئەدەبەکەی دیارە لە ناو مەقامەکانە جگە لەوەی کە ئیتر ئایا شیعری فۆلکلۆر بێ یا شیعری کەڵە شاعیران بێ ئیتر چی شاعیرانی ماچۆیان شاعیرانی تر کۆمەڵی دەستەواژەی جوان هەیە لە ناو مەقامەکانە ئازیزم و دیەم و وانی ئای و یعنی ئەمانە ئەوەنەی تر جوانی ئەداتە مەقامەکە یعنی ئەگەر بڵێن مەقامات بیکەیتە چەند بڕگەیەکەوەکو یاسا و ڕێسای مەقامی سەرەتاکەی دەستپێکی لای هەموو میلەتەکان بەتایبەتی لای ئێمەش بەو جوانکاریە ڕەنگی مەقامەکە تەداتێ یعنی بێ ئەوەی بچێتە ناو شیعرەکەەوە هەر بە ئای و بەو دەستەواژە شیرینە جوانانە کە کۆمەڵێ هاوشێوەی هەیە ئازی زمای تر کەسەکەم و دە جوان جوانە ئەمانە ئەگەرجازم پێ بدەی ماوەسا چالاک تو ئیشەڵڵا ئەگەر قسمەت بوو جارێک وەرە قارکەرم لەسەر ڕوخانە بەس لە شوێنێک کابی تۆزێک کب بێ دەنگی هۆڕنی سەیارە و بڵین نەبێ بۆ خۆت لەسەر ئاوی ڕۆخانە هەلێ دانیشە خاستەن لە بەهارانە کە ها لە بەردەکانە داخڕێی دێ چاوەرە ئەو گۆرانەی مامۆستا حەسەن گەرمیانیە قەتار و خاوکەر دیسان بارانە جا ئەگەر نەمە بارانێکشی لەگەڵا بێت تێکەڵ بوون لەگەڵ هاژەی ڕۆخانە ئەوە زۆر تام و چێشێکی خۆیە بەخشێ ئیشەڵڵا کەسێک نەبرێ من لە خزمەتانە بم لە قادرکەرم هەر ئەم برا خۆشەویستانە من هەر لە مناڵیەوە ئەوەی جەنابەت باسیەکەی ینی ئەوە دیمەنانم بە چای خۆم بینیوە چکەوت منیش پەروەردەی ڕۆخانەم ئەو کەشوهەوایتر هەڵبەتە لە ناو کوردەواریە ینی ڕەنگە نەک وەکو هونەرمەند ڕەنگە خەڵکی دەنگخۆش زۆر هەبوو بێ ینی ئێواران کە ئەگەڕانەوە لەسەر خەلە و خەرمانەوانە بەشێکی تا گەیشتە ماڵە مامۆستا دیمەنەواری ئەە وتوێنە ئاو ئاوەدانی ئاوێن خوزت پێش ئاوەدانی
هەڵبەتەوە ڕۆخانەش بەڵێ بەشێ لە گەرمیانی ئاودان کردوێتەوە هەنێ ڕۆخانەیەوانە لە کوردستانە سیروانە هەمووی گۆرانی و مەقامی جوانی پێوتراوە ئەوەنە هەمووی بەشی خۆی لە ناو هونەری کوردیا شوێنی خۆی ئاوەگە سیمان بەرەو خوارە چێوێکی تێکە بۆ لای یارەسیە ئیتر لەوانە زۆر زۆرە بەڕەحمەت بێ کاشکو زۆر کەلیمەی لە یارغەزاڵە بەکارهێنا بەڵێ بەڵێ ئایسا شتێکمان بۆ بڵێ کۆپلەیەک پێشەوەی بێنە سەر کۆتا بەرهەم بەبێ میوزیک ئەوەی کە دڵخوازی خۆتە لە لای خۆت زۆر خۆشە و دایمە لەبەر خۆتە بێتاقەت بی یان دڵت خۆش بێ ئەیڵێتەوە وڵی نازانم ئەوانەی کەوا من نەزانم زۆر حەزت لە ماوەسا مەزەری خاڵقیە زۆر جار گۆرانیکەوە دایمە ئەیڵێتەوە ئیتر ئەوە بێ هەر شتێک بێت پێمان خۆشە گوێمان لێوێ مامەسا دڵنییا زۆر جار لە قادرکەرم ئاوا 4-5 گەنج کە یەکمانەگرت دەچوینە سەر ئاوی ڕوخانەدا ئاشتی شەوان خاستەن شوێنێکە بوو پێمە ئەوە گۆمی تاوێرەکانیان پێودەوەیان گۆمی زەنگەنە بەس ئێمە لە قارکەرم ئەومان نییە ئەمە زەنگنەیە و شێخان و هەمومان وەکو برا وەکو یەک یعنی چۆن یەک خێزان بڵێ ئەوەنە جوان پێکەوە پەروەردە کراوین باوەڕکە ئەوە نەخۆشەویستانمان ناو عشرەکانی ترای ناو عشرەکەی خۆمانیشا هەیە بەس ڕێز و حرمەتی ئەوان کە لێمە لەوانی یەکرین زۆر تایبەتمەندە مامەساجان اینجا کە شەوان زۆر جار لەسەر ئاوی ڕوخانەدا ئەنیشتین گۆرانیەکانی مامەسا مەزەرە و کاتە زۆر بە پەرۆشەوە جۆمان لێگەر جوڵان بەڵێ بەڵێ ئیتر نازانم شتێکی مامەسا مەزەرە گەر بێتەوە ئەوەی کە خۆت پێت خۆش بێت يخوالكاي باراني أيوي باراني وشني شمال بباشا بدال زول في عزيز أيوي تشاو جواجا بالكورة باري لخاو بدال زول في عزيز باش كورة باري لخاو يا ركيبا مهدي ورا ورا عزيز ورا هیچی منو هیچی تو دبرو بارو کم باردایا هەر بژیت ڕاستی دەنگێکە هەتا وەسی بکەی هەر کەمە هەر بژی و هەر لە شتاق بی کاک حوسێن گیان ئەگەر وتەیەکت هەبێت چکە بەرە لە بەرنامەکە نزیکە بینەوە کۆتاییەکەی خەریکە گەینە کۆتایی بەرنامەکە ئەگەر شتێکتە بێ لە بەشی یەکەمە کۆتایی بەشی یەکەمە بەردەوام بین بۆ بەشی دۆم لەگەڵتا بەڵام ئەگەر وتەیەکتە بێ پێشەوەی بەرهەمەکە پێشکەشکەی وڵام من دەستخۆشی لە جەنابتانەکەم دەستخۆشی ئەم بەرنامەیەتان لێ یەکەم شەڵام بەرنامەیە بەردەوامە بێ پێم خۆشە کەسانێکی ترش لە گەرمیانە هەن مادام ئێمە لە پایتەختی گەرمیانین لە کەرکووکی باوە گورگۆڕ حەزەکەم نەبێتە قەومبازی و ئەم جۆرە شتانە ببورن حەزەکەم ئەو هونەرمەندە ئازیزانە بەسەرکەنەوەکەوە زۆر کەم دەرەکەون وەکو خۆم یەکێکم لەو کەسانەی کە کەم بێگومانم زۆر کەم دەرەکەوی جا زۆر جوانەوانەی کە کەم دەرەکەون بیان نێنە ئێرە بۆ ئەوەی کەوە ئەخر لەوانێ هەر خەتای کەناڵەکان بیان خەتای خۆشیشی خەتای من لە ئەستۆی خۆمی حسابم لە ناو بەرنامەکە یاو گلێت لێکم حەقایە زیاتر بێتە پێشەوە حەز ناگەن لە کەناڵەکان دەرکە ئاخر ئەوە بێتە مەسەلەی حەزیەوە ئەرشیف زۆر ڕاستە فەرمووی بەڵام ئەوە لە ئەستۆی خۆمایە باوەڕکە لە ئەستۆی میدیانیە بە لە فەیسبوک شووە لە تۆڕە کۆمەڵایەتەکان کەمێک سستەکان شتدانانە بڵاو ناگات لە خەڵ شتەکانم داگرێت یەک شتم دانەکردووە ئەرێ وەڵڵا جا دەستی جەماعەتیش خۆش بێ سپاس بۆ ئەو بەڕێزانە کەمان دوو بن ئەشکان کێشان لەگەڵمانە مامەسای بەڕێز و خۆشەویست کاکە عەدنان شەویار برای عزیزم مامەسا ئارازی کاکەی و کاکاراز ڕەفەت برای خۆشەویستن هەمیشە هاوکارمە کاکاراز سپاس دەکەم سپاس بۆ جەنابیش سپاس بۆ کەناڵی کەرکوو کەناڵی گڕ و گڵبە ئیشەڵڵا هەردایم لە ناو خەڵکی کوردستان و لە دەرەوەی کوردستانیشە هەر
شەکاوە و ڕازاوی ئینشاءڵڵا. قسەیەکت کرد پێشەوەی لە سەرەتای قسەکان داوتت نەبێتە قەوم و قەومبازی ئەگەر لە هەر شوێنێ بکرێت لە هەر کەناڵێک لە کەناڵی کەرکووک ناتوانێت قەومبازی بکرێت لەبەرەوەی بێجگە لە قەومی کورچان قەومی تریشی تیا بەخشمان بە 4 زمان هەیە ئەمە واتە دەرگای کراوەیە بۆ هەموو کەسێک بەڵام ئیتر خۆشەویستی کەرکووک وای کردووە شاری پێکەوە ژیان. بەڵێ مامۆستا چالاکیان چەند جارەتر من تو ماندوو کردو بێچکە لە بەرنامەکە لە شوێنی تر ئیشمان کردووە پێکەوە ئەوانە بەڵام پیاو لەگەڵ توی ئیشکا بەڕاستی جێ فەقر و شانازیە نەبێ ماندوو من نەزانێت لە من هەرفەجی سەرکەوتوبی ئەگەر تۆ وتەیەکت هەبێ شتێکت هەبێ ئەمەی خێنە سەر چاومە. وەڵای من دەستخۆشی لە ئێوە لە کەناڵی کەرکووکەکەم دیارە کەناڵی کەرکووک پێشەنگ بووە ئەمە یەکەم بەرنامە نییە لە بەرنامەی مەقامات و شەوچەرە و کۆمەڵێک میلۆدی و هیوادارین ئەم جۆرە بەرنامانە بەردەوام بێت تا زیاتر خزمەتی هونەری کوردی بکە. دەستخۆشیان یەکەم لە ئێوەش. زۆر سپاس جارێکی تر بەخێر بێن بەسەر چاو بە دوایین بەرهەمی هونەرمەندی خۆشەویستمان کاکە حوسێن قادر کەرەمی دێنە کۆتایی بەشی یەکەمی ئەم بەرنامەیە بینەرمان بن لە بەشی دووەما کۆمەڵێک بڕگەی جوانتر و خۆشترمان هەیە تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ. رجال الرخان ما رجال الرخان ما شون قراول يلا هاي لو بردمها خاي وخم واي 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 ليس حرا يلن أرجانا الرام كافتنا أرجانا الرام كافتنا ويكون وارام هوارقاي قديمة خاي وليلى وزرقيا أريانا في قانم برزن بيدور يارام نشيخشان مننا ندوار جن سياسة مننا خاي وخما لشون هواش عمر ما خاي وخما رنجي بوارم باندي جگارم رنجي بوارم باندي جگارم داد بوكي